کاکاوە بەرمانداوە پاڵاوگە نایاساییەکان و مەترسی ژیانی خەڵک. ئەو نهێنیانەی لەسەر پاڵاوگەکان و پیسکردنی ژینگەی هەولێر نەتزانیوە لەوە دەچێت بەلاتەوە سیر بێت ئەگەر بگوترێت ئێستا هەولێری پایتەختی کوردستان لە زۆنی سووری پیسبوونی ژینگەدایە و ژیانکردن تێدا بۆتە جێگەی مەترسی تەندروستی. شارەکە بە سەدان پاڵاوگەی نایاسایی چاودێری نەکراوی بەرپرسان دەورە درراوە کە ڕۆژانە بە هەزاران تۆن نەوتی ڕەش دەکەن بە قورگ و لوتی هاوڵاتیاندا لە ڕێگەی لولەی ئەو نەوت پاڵێوەرانەی کە زیاتر لە 4 ملیۆن لیتر بەنزین بەرهەم دەێنن. پاڵاوگەکان هەر بەتەنها لە هەولێری پایتەخت نین، بەڵکو شارەکانی سلێمانی و دۆهۆکیش هەمان گرفتیان هەیە، بەڵام ئەوان لە پایتەخت کەمتر زیانی گەورەیان دروست کردووە. پایتەخت کەوتووەتە بەردەم ئالنگاریەکی سەخت و قورس کە ڕزگار بوون لێی ئەستەم و قورسە. بەو پێیەی ئەو پاڵاوگە زەبەلا حەبێ مۆڵەتانە هی گەورە بەرپرسانی هەرێمن. پاڵاوگەکان مۆڵەتیان نییە، گرفتەکەش تەنها مۆڵەت نییە، بەڵکو ئەوان هیچ مەرجووبەندێکی ژینگەی و ڕێگەپێدانێکی تەندروستیان نییە. هەر بۆیە دەست ناپارێزن لە کوشت و بڕکردنی ئەو خەڵکەی کە هەر لیترێک لە بەنزینەکەیان بە 1000 دینار لێ دەکڕنەوە. پاڵاوگەکان نەوتی خاوی قاچاغ بە نرخی کەم دەکڕنەوە و بەو جۆرە بێسەر و بەرەیە دەیپاڵێون و بە نرخێکی خەیاڵی لە بەنزیخانەکانی خۆیاندا دەیفرۆشنەوە و هیچ باجێکی لە نادەن بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو پاڵاوگانە گرفتی سەختیان بۆ ژینگەی ناوچەکە دروست کردووە. بە جۆرێک هەوای شارەکانی کوردستان تەواو تەڵخو لێڵبوون و تێکەڵبوونی غازە زیان بەخشەکانی کاتی پاڵاوتن و دوانە ئۆکسیدی کاربۆن بوونەتە سەرچاوەی توشبوون بە شێرپەنجە بە پلەی یەکەم و پاشان ڕەبووە و هەستیاری قوڕک لای مناڵان و بەساڵاچوان. لە دوایین ڕیزبەندی نەتەوە یەکگرتووەکان بۆ شارە پیسبووەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەولێر لە 7مین ڕیزبەندیەکە بووە. پێوەرەکانی خزاندنی شارەکە بۆ نێو ڕیزبەندیەکە پیسبوونی هەواکەی بووە بە ڕێژەی 7.4% هەر مەترێکدا کە ئەوە ئامارێکی تەواو و مەترسیدار و سامناکە و هەولێر لە دوای بەغداد یەکێک لەو شارانەیە کە لە ئایندەیەکی نزیکدا ژیانکردن تێیدا دەبێتە مەحاڵ. لە هەرێمی کوردستاندا 195 پاڵاوگە هەن کە بە شێوەی جودا و جیاوازدا بەشبوون بەسەر هەولێر و سلێمانی و دهۆکدا. هەولێر پشکی شێری هەیە بە 140 پاڵاوگە و سلێمانیش 24 و دهۆکیش 28 پاڵاوگە. لەم 195 پاڵاوگەیە تەنها سێدانەیان مۆڵەتی فەرمیان هەیە و سەرجەمی ئەوانی تر هیچ مۆڵەت و ڕێگەپێدانیەکیان نییە و هیچ کەس و لایەنێکی فەرمی تەنانەت بە وەزارەتەکانی تەندروستی و سامانە سروشتیەکان و دەستەی ژینگە ئاگدار نین و قازانج و ئەو پارێزە بەلەحانەشی دەستیان دەکەوێت دەیبەن و تەنها پاژماوە و پیسکردنی ژینگەکەیان بۆ خەڵکو و خاکی کوردستانە. هەرچەندە مەنگی ئازاری پارساڵ سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیاریدا بە داخستنی سەرجەم ئەو پاڵاوگانە، بەڵام لەبەر ئەوەی خاوەنەکانیان سەرگەورەکانی سیاستکردنن لە باشووری کوردستاندا تا ئێستا نەتوانراوە ئەو بڕیارە جێبەجێ بکرێت و هەر بە مەرەکەبی سەر کاغەز ماوەتەوە. پاژماوەکانی سووتاندنی نەوتی ڕەش بە تەندروستی خەڵکی کوردستانەوە دەرکەوتووە و بەپێی ئەو توێژینەوەی کە توێژەرانی زانکۆی سەلاحەدین ئامادەیان کردووە دەیسەلمێنن کە لە 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 6000 کەس تووشی چەندان نەخۆشی لە هەستیاری و سووتانەوەی قورگ و شێرپەنجە بوون. بەشێک لەو نەخۆشیانە هۆکاری بەکارهێنانی ئەو مادە سامناکە بووە کە خاوەنی پاڵاوگەکان بەکاریان دەهێن. ئەو نوکە ئەو خەتە لۆچتە بۆ فڵمی ئەم پاڵاوگانە بە تەواوی بوونەتە پێگەیەک بۆ پرسی سپیکردنەوەی پارە و ونکردنی ئەو هەزاران بەرمیل نەوتە قاچاقەی کە بە دزیەوە دەردەهێنرێت لە بیرە نەوتەکانی کوردستان. قازانج و خێر و بێرەکەی هەر بەتەنها بۆ ئەو بازرگانەیە کە خاوەنێتی. پاڵاوگەکان هەڕەشەیەکی جدی و ترسناکن ئەگەر بەزوویی بڕیاریان لێ نەدرێت دوور نییە کارەساتی گەورەتر نەخوڵکێنن و ژینگەی کوردستانیش هێندەی تر کارەساتبار نەکەن. پاڵاوگەکان و دووکەڵ و پیسی و ئەو گازانەی دەری دەدەنە نێو هەوا هەڕەشەی جدی لە ژیان و گوزەران و تەندروستی خەڵکی دەکەن و سەرچاون هەم بۆ ناشرینکردنی هەوا و ژینگەی کوردستان و هەولێر هەم بڵاوبوونەوەی شێرپەنجە بە پلەی یەکەم و ڕەبووە و سووتاندنەوەی قورگ و بۆری هەناسە. ئەم پاڵاوگە نایاسەییانە نەک تەنها کاریگەری لەسەر تەندروستی هاونیشتیمانیان بەڵکو و کاریگەری گەورەشیان لەسەر ڕۆک و بەرهەمی کشت و کاڵی سنوورەکە هەیە. ئەو گازە پیس و ترسناکانەی دەری دەدەن وا دەکەن باخ و دار و درەخت و سەوزاییەکان وردە لە نێو بچن و بەو هۆیەوە ڕێژەی سەوزایی زۆر کەمتر ببێتەوە.